جێ دەما کۆڕێکەفتنا شنگالێنە بەرە حکوومەتە هەرێما کوردستانی و حکوومەتە عێراقا فادرال داهاتی ئەمزەکردن و پەکەکە دەست بە دروستکردنا ئاستەنگیان و ئارمانجکردنا گەلێک سکتەرێن ژیانێن هەرێما کوردستانی کردە. تەبایە وڵاتێن هەرێمی و ناودەوڵەتی ڕێکەفتنا شنگالێ بە ڕێکەفتنەکە دیرۆکی و باش بنافکردن بێتەنێ چەکدارێن پەکەکە لە دژی ڕێککەفتنێ ڕاوەستیان و گەفابکارانی نەهێز و چەکان لە دژی ئیدارە شەرعیە شنگالێ کرد. چەکدارێن پەکەکە یەکەم پێن گاف پشتی ڕێکەفتنانە بەرە حکوومەتە هەرێم و حکوومەتە بەغدادە بجی کرد ئەو بوو کۆبۆریە هەناردەکردنا پاترۆلە هەرێما کوردستانی تەقاند و ڕاگەهاندنە پەکەکە ئەو کریارە تەرۆریستی بە کریارەکە سەرکەفتی بنافکرد و دە ئەنجامە کریارە تەرۆریستیە پەکەکەدە هەرێما کوردستانی ڕۆژانە 10 ملیۆن دۆلاری ئەمریکی زیان پێدەگهێشت. چەکدارێن پەکەکە بۆی چەندێرا نەوەستیا و نەحیا چەمانکەیە سەر بە پارێزگەها دهۆکێ بە ئێریشی هێزە پێشمەرگەین کوردستانی کرد دە ئەنجامێدا پێشمەرگەیەک شەهید بوو سێ پێشمەرگەیە دن بریندار بوون. تەبی ئیدانەکردنا عێریشە چەکدارێن پەکەکە لەسەر پێشمەرگەین کوردستانی لێ پەکەکە گوهنادێت و ئالیەکی و بێتەنێ پیلانێن دژمنن کوردستانی بجی دەکێ و ڕژدە لەسەر تەمامکردنا بجیکردنا پیلانان. چەکدارێن پەکەکە لە پێشیا تورکیا بەتەنێ سیاسەتا ڕەڤێ بجی دکێ و هێزا تورکیا بۆ ناوەخاکە هەرێما کوردستانی ڕادکشینە و بەرپرسیارێن پەکەکە گەفا وێ چەندێ دکن و ئەوێ دەرباسی ناوە باژار و باژارۆکن هەرێما کوردستانی ببن ئەوژی لشووناک و ڕوو لە تورکیا بکن و خەباتاخوا ببنە باکوورێ کوردستانی. شرۆڤەکارێن سیاسی دەبێژن و پەکەکە دخوازێ شەرێ کوردی دروست ببێ بەهتر وێرانکاریە بۆ گوند و باژارن هەرێما کوردستانی دروست بکێک و حتاوەکە ئیرۆ دا ئەنجامە سیاسەتە پەکەکە و هەبوونا وێدا دنابەخاکە هەرێما کوردستانی بەهتر ژە 500 گوندن هەرێما کوردستانی هاتنە ڤالەکردن و پەکەکە ڕێنادێ خەلکێن گوند بەگەرنە سەر زێدێن خوا.